ئەم هاوڵاتیە لە ماوەی ئەم مانگەدا 95,000 دیناری داوە بە گۆڕینی فیولپەمپ و پاکردنەوەی نۆزڵی ئۆتۆمبیلەکەی. ئەو کە فەرمانبەرە هۆکاری تێکچوونی ئۆتۆمبیلەکەی بۆ خراپی کوالیتی بنزین دەگەڕێنێتەوە و دەشڵێت بنزینی سوپەر دەکاتە ئۆتۆمبیلەکەیەوە. هەرچەندە لیژنەیەکی هاوبەش لە سلێمانی چاودێری بەنزینخانەکان دەکات، بەڵام ڕۆژانە چەندین شۆفێر بەهۆی خراپی کوالیتی بنزینەوە ئۆتۆمبیلەکانیان لە کار دەکەوێت. من لە مانگەیە 2000 فیتپەمپ بکەمەوانێ بنزینەکە تا بڵێ خراپە. بەخوا ئەو دوو مانگە بن لەوەتەی تۆزە گەرما هاتووە، بەس بنزینی محەسنی تێکەم لەگەڵ بنزینی سۆپەرە هەجینا لە هیچ سوودێکشی نیە نازانم. بنزینی سۆپەری تێکەی هەر خراپە، بنزینی محەسنی تێک هەر خراپە. فیتەرەکانی سنووری پارێزگای سلێمانی دەڵێن بەشێک لە خاوەن بەنزینخانەکان چەند جۆرێک مادە دەکەنە بەنزینەکەیانەوە بۆی ئۆکتانەکەی پێبەرز بکەنەوە. ئەو مادانە جگە لەوەی فیولپەمپی ئۆتۆمبیل لە کار دەخەن، ژینگەش پیس دەکەن و هۆکارن بۆ توشبوون بە نەخۆشیەکانی شێرپەنجە. کاکەژیان مشکلەی خەڵک ئەلەم بەزمی فیتپەمپەیە ئەم مادەیە تێکەڵی بەنزینەکە ئەکەن ئۆکتانی پێبەرزەکەنەوە پێڵەن سلڤەر ئەم تۆزەیە، بەڵام خاوڵاتیان وا ئەزانن قوڕاوە ئەزان پیسیە، بەڵامە پیسی نیە. ئەمە مادەیەکە پێڵەن سلڤەر و ڕەساس مادێکی سەرەتانیە. تەنها لە ماوەی ئەم مانگەدا 21 بەنزینخانەی سنووری پارێزگای سلێمانی بەهۆی خراپی کوالیتی ئەو بەنزینەی کە دەیفرۆشن سزا دراون. بەشێکی سزاکانیش لەسەر ئەوە بووە کە بەنزینخانە هەبووە یەک ئەمباری بەنزینی هەبووە، بەڵام بە چەند نرخێکی جیاواز بەنزینەکەی فرۆشتوتەوە بە هاوڵاتیان. بەهۆی زۆری سکاڵای هاوڵاتیانەوە لیژنە هاوبەشەکەی سلێمانی گەڕان و پشکنینەکانیان چڕ کردووەتەوە. طبعا یەک شتەیە بۆ مادەی کە جەنابەت باسیەکەی پێوتێت تیترالێت یەکێکە لەو مادە مەحزوورانەی دنیا نابێ بکرێتە ناو بەڕاستی بنزین، چونکە مادەیەکی مسەڵتەنات. ئێمە ئەچی کە لیژنەکەمان ئەڕوا یەکسەر ئەوەن فحوساتی بۆ بنزینەکانەکەن ئەگەر وا بێ یەکسەر دەرەکەوێت، چونکە نۆرمەڵ وین ئەبێت بە یەک شت. منوەکو باسم کرد ئۆکتانەبەری ئەم 88 بۆ 92 ئەو 92 بۆ 95 ئەمیتر 95 بۆ 98 تو یەکسەر دەرەکەوێت، ئەو کاتە غرامە ئەخرێت و دا ئەخرێت بنزینخانەکان. هۆکاری نیگەرانیەکانی شۆفێران بۆ ئەوە دەگەڕێتەوە لەو کاتەوە کە نرخی لیترێک بنزین لە 900 دینارەوە کەم کرایە بۆ خوار 600 دینار. کوالێتەکەی خراپ بووە. لە ئێستاشدا کە نرخی بنزین بە بەراورد بە چەند مانگی ڕابردوو بەرز بۆتەوە، هاوڵاتیان گومانی ئەوە دەکەن دەستکاری کوالیتی بنزین بکرێت و بنزینی خراپیان بە نرخی بنزینی سوپەر پێ بفرۆشرێت. دیار جەمالێن ئارتی، سلێمانی.